دووبارە سڵاوتان لێبێ لە بابەتی پەیوەست بە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستانەوە دەست پێ دەکەین. ئەمڕۆ وەفدی حکوومەت هەرێمی کوردستان وەفدێکی باڵا لە بەغداد بوو کە شەوی ڕابردوو گەیشتوە دوێنێش ئەوە بوو پێم وتن کە وەفدێک دەڕوا بەرەو بەغداد. لە بەیانی ئەمڕۆ گفتوگۆکان دانوستان واروەها گفتوگۆ لەبارەی شایستەدارایەکانی هەرێمی کوردستان موچەی هەرێمی کوردستان هەناردەی نەوت داهاتی نانەوتی دەستی پێکرد لەگەڵ لایەنی پەیوەندیدار لە وەزارەتی دارایی واروەها لیژنە وزارێکە بۆ ئەو بابەتە. کۆبوونەوەکان کۆتایی هات. ئێستا سەرچاوێک لە ئەنجومەنی وەزیرانی عێراق ئەوەی بە کورسات نیوز وت کە موچەی مانگی 6 لەلایەن حکوومەتی عێراقەوە خەرج دەکرێت بۆ هەرێمی کوردستان، بەڵام ئەمە بە چەند مەرجێکە بێت تاوەکو ئێستا مەرجەکان ڕوون نەکراونەتەوە. تەنها ئەوەی هەیە کە موچەی مانگی 6 موچەخۆرانی هەرێمی کوردستان لەلایەن بەغدادەوە دەنێردرێ و بۆ ئەم بابەتەش مەرجێ. ئەمەش دوایەوە هات کە وەفدێکی باڵای هەرێمی کوردستان ئەمڕۆ لە بەغدا کۆبوونەوە لەگەڵ لیژنە وزارەکەی کە دیاری کرابوو بۆ با بڵێن کۆکردنەوە و واروەها بڕیاردان لەسەر هەڵسەنگاندن لەسەر کۆبوونەوەی ڕێکەوتنی نێوان هەرێم و بەغداد. و ئەوەش هەیە کە ئەمڕۆ کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراقیش بەڕێوە چوو. ئێستا کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراق لە کۆتایی و لە تەواوبووندایە لەگەڵ تەواوبوونی با بڵێن کۆبوونەوەکە وەکەوەی کە ئێستا لەسەر شاشەی کورسات نیوز دەرکەوتووە بە ئێستا و بەپەلە دەڕوا سەرچاوێک لە ئەنجومەنی وەزیرانی عێراق ئەوەی بە کورسات نیوز ڕاگەیان کە بڕیار لەبارەی خەرجکردنی موچەی مانگی 6 موچەخۆرانی هەرێمی کوردستان دراوە، بەڵام بۆ ئەمەش عێراق چەند مەرجێکی هەیە. مەرجەکان تاوەکو ئێستا ڕوونین کە چی دەبن، بەڵام ئێمە بەردەوام دەبین لەوەی کە ئەو هەواڵانەی پەیوەست بە موچەن بۆی بگوازینەوە پێتان بڵێن ئەو مەرجانە چین کە حکوومەتی عێراق هەیەی و موچەی مانگی 6 تیونێتی موچەخۆرانی هەرێمی کوردستان ناشکێنێت، چونکە ئێستا با بڵێن لە ڕۆژی کۆتایی مانگی هەشتان یاخود ئەمڕۆ 19 ڕۆژ لە مانگی ئاب و مانگی هەش ڕۆژ و هێشتا موچەی مانگی 6 و حوتی موچەخۆرانی هەرێمی کوردستان دابەش نەکراوە کە ماوەیەکی زۆرە، بۆیە تەنها هەواڵ بۆ موچەی مانگی 6 موچەخۆرانی هەرێمی کوردستان و کامەژ مەرجی بە دوادا بێ کە ڕێکەوتنی با بڵێن یەکجارێکی لەسەر بابەتی موچە نەکرابێت تا ڕادەیەک بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان ڕەنگە زۆر جێی دڵخۆشکەر نەبێ و واروها تیونێتی موچەخۆران نەشکێنێ. ئەمەی هەیە ئەوەیە کە وەفدە باڵاکەی هەرێمی کوردستان لە بەغدا بوون تاوەکو دوای کاتژمێری 2 دوانیۆڕۆی ئەمڕۆ لە کۆبوونەوەیە بوون لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانی عێراق، واروەها لەگەڵ لیژنە وزارەکەی عێراق کە دیاری کرابوو لەلایەن سوودانیەوە بۆ پەیوەست بە ڕێکەوتنی هەرێم و بەغداد لەگەڵا کۆبوونەوە. دوای کۆبوونەوەکە چاوەڕێی کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراق کرا کە ئەمڕۆ دەستی پێکرد و واروەها هەروەکو بە بەردەوامی لە 5 ئەم کۆبوونەوانە کۆتایی دێ هی ئەنجومەنی وەزیرانی عێراق لە کۆتایی کۆبوونەوەیەکە سەرچاوێک لە ئەنجومەنی وەزیرانی عێراق ئەوەی بە کورسات نیوز ڕاگەیان کە بڕیار دراوە لە نێو ئەنجومەنی وەزیرانی عێراقەوە بڕیار دراوە کە موچەی مانگی حوزەیران مانگی 6 موچەخۆرانی هەرێمی کوردستان خەرج بکات، بەڵام بە مەرج ڕازی بووە بەم بابەتە. هەڵبەتە لە نێو ئەم ڕێکەوتنانە بابەتێکەیە پەیوەست بە ڕێکەوتنی نێوان هەرێم و بەغداد، ئەویش پرسی نەوتی هەرێمی کوردستانە کە پێشتر باز لە ڕێکەوتنێکرا کە 80,000 بەرمیل نەوتی ڕۆژانە هەرێمی کوردستان ڕادستی وەزارەتی نەوتی عێراقی دەکا، واروەها 50,000یش بۆ ناوخۆی خۆی دابین دەکاواتە 130,000 بەرمیلی ڕۆژانە بەرهەم دێنێت. بەم جۆرە باسێک لە ڕێکەوتن کرا لەلایەن هەرێمی کوردستان و وەزارەتی سامانە سروشتیەکان و عێراقیشەوە، بەڵام تا ئێستا و ڕێکەوتنە نەچۆتە بواری جێبەجێکردنەوە. هەڵبەتە زانیاری بۆ و بابەتانش دەبن. هەر بۆەوەی گفتوگۆی ئەم ڕێکەوتنانە بە تایبەت پرسی وزەی نێوان هەرێم و عێراق بکەین دەچمە هەولێر میوانێکم لەگەڵدا دەبێت کە ئەویش بەڕێز شەهریار شێخلەر شارەزای وزەم لەگەڵدا دەبێت. کاک شەهریار سڵاو لێبێت، ئەم بابەتی خەرجکردنی موچەی مانگی حوزەیران بە مەرج ئەگەری ئەوەی هەیە کە ڕێکەوتن لەبارەی نەوتیشەوە هات بێتە ئاراوە؟ سڵاو لە جەنابیشتان، زۆر سپاس. من پێم وهەیە هەروەکو ئەوەی کە لە چەند ماوەی ڕابردوودا بینیومانە
موچە هەمیشە دەبەسرێتەوە بەلایەکەوە بە ڕادەستکردنی نەوت کە من پێم وایە تاوکو ئێستاش حکوومەتی هەرێمی کوردستان توانیوێتی تا ڕادەیەکی باش هەنگاوەکان ببڕێت و جێبەجێ بکات، بەڵام دەبێ بزانین کە لە هەفتەکانی داهاتوو لە ڕۆژەکانی داهاتوودا حکوومەتی عێراق لەگەڵ کۆمپانیا نەوتەکان تاسی ڕادەیەک دەتوانێت بگاتە لێک تێگەیشتن و ڕێککەوتن و هەروەها دواتر لەگەڵ لایەنەکانی دیکە بەتایبەت تورکیا کە ئەمانە هەموو دەتوانن گرنگ بن لەسەر ئەوەی کە بابەتی و پرسی نەوت چۆن دەتوانێت لە ناو عێراقدا چارەسەر بکردرێت و ئایا ئەمانە دەتوانن کاریگەری بخەنە سەر ناردنی موچە بۆ مانگی 6 و مانگەکانی دواتریان ئەوەی کە بە پێی هەلومەرجەکە حکوومەتی عێراق چاوپۆشی لە بەشێک لەو خواستانە دەکات. ئەوەی کە تۆکو شارەزایەکی وزە هەڵبەتە باش ئاگاداری دۆسی نەوتی نێوان هەرێمی کوردستان و عێراقی پێ دوایە ڕێککەوتن بۆ ڕادەستکردنی نەوتی هەرێم بە عێراق زوو بێتە ئاراوە، چونکە لایەنێکی ئەو بابەتە وەکو تۆش باسی کرد کۆمپانیەکانی بواری نەوتنە پیکور و ئێستا مەرجیانەیە مەرجەکانیان لەوە ناچێت تاوەکو ئێستا وەکۆی خۆیان ڕایانگەیاندووە بەدی هاتبێت کە داوای گەرنتی نووسرا و هەندێک مەرجی تر دەکەن. پێ دوایە بە زووی ڕێککەون بە بڕوای من ڕادەستکردنی نەوت یا بە گشتی پرسی نەوت لە هەرێمی کوردستان 4 لایەنی سەرەکی هەیە. دوو لایەنن کە تا ئەو ئێستا بەلانی کەم لەسەر وەرەقە لەگەڵ یەکتری توانیوانە بگەنە سازانێک و توانیوانە بگەنە ڕێککەوتنێک و چەندین جار ئەم ڕێککەوتنە پێداچوونەوەی پێدا کراوە هەموار کراوە بە پێی هەلومەرجەکە و بە پێی واقعی ڕۆژ پێداچوونەوەی پێدا کراوە و دیسان واژوو کراوەتەوە کە ئاخرینیان لە چەند ڕۆژی ڕابردوودا بوو. بەڵام دوو لایەنی دیکە یەکیان کۆمپانیا نەوتیەکانن کە لە هەرێمی کوردستان کار دەکەن. ئێمە گەل لە ڕوانگەیەکی واقع بینانەوە سێری ئەو بابەتە بکەین. ئەو کۆمپانیایانە چەندین ساڵە لە هەرێمی کوردستان وەکو کۆمپانیایەکی تایبەت نەک کۆمپانیایەکی سەر بە حکوومەتێک یان کۆمپانیایەکی وەکو شتێک دەستگایەکی خێرخوازی هاتوون لە هەرێمی کوردستان و بەرهێنانیان کردووە تا ئەو جێگایی کە وەبەرهێنانی نەوت لە هەرێمی کوردستان لە پێش ئەوەی کە لەلایەن دادگای فدرال بە پێی بڕیاری دادگای فدرالی و لەلایەن حکوومەتی عێراقەوە ڕابگیرێ توانی بووی بۆ نزیکەی 450 تەنانەت لە بازەمانگێک تاوکونە 500,000 بەرمیلیش زیاد بکات. ئەمە واتە ئەوەی کە ئەمانە وەبەرهێنانێکیان کردووە بە پێی گرێبەستێک کە گرێبەستەکە هەم لەلایەن بڕیاری دادگای فدرالیەوە و هەم چەند جار لەلایەن دادگاکانی ناو بەغداوە دادگاکانی فدرالیەوە لە عێراقدا دانیان پێدانراوە و بە یاسایی ناسێنراون. ئەمانە ئێستا وەکو کۆمپانیایەک یان وەکو کەرتێکی تایبەت کە پشکەکانیان لە بازارەکانی جیهانی عرض دەکردرێت و خاوەن پشکەکانیان کەسانی تایبەتن و لە زۆر جار بۆ ئەوەی کە بتوانن بەرهەمهێنانی خۆیان و بە بەرهێنانی خۆیان لە وڵاتان بتوانن لی بەردەوام بن و زیادی بکەن پێویستیان بە وەرگرتنی قەرز و وام هەیە لە بانکەکان پێویستیان بەوە هەیە کە چوارچێوەی ڕێککەوتنەکە لەگەڵ حکوومەتی فدرالی و تەنانەت لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانیش چوارچێوەیەکی ڕوون و ئاشکرا بێ کە هەم بتوانێت شایستەدارایەکانی پێشوویان بپارێزێت و مسۆگەری بکات و هەم لە داهاتوودا جێگای پرسیار نەهێڵێتەوە. دەزانین گرێبەست هەمیشە بۆیە دەکردرێ کە لە ڕۆژە ناکۆکیەکاندا مراجعی پێ بکرێت و بزانین کە لەو گرێبەستەدا چۆن ئیتفاق کراوە. لەبەر خاتی ئەوان تاوکن ئێستا گرێبەستیان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بووە. ئێستا داوای ئەوە دەکەن ئەو قەرزەی کە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانیان هەیە بۆ بەرهەمهێنان لە ڕابردوودا ئەوە دیاری بکردرێت کە چۆن و کەنجێ و بە چ جۆرێک پێیان دەدرێتەوە و هەروەها لە داهاتوودا حکوومەتی عێراق تا کەنجێ مەسەلەن لەسەر بابەتی $16 پێیان دەدا دوای چەند مانگ $16 بە پێی ریپۆرتی کۆمپانیا نێودەوڵەتیە بێلایەنەکە دەتوانێت بگۆڕدرێ و ئەو دەم پارەکە چۆن وەردەگرن. ئەمانە هەموو بابەتی یاساین هەموو بابەتی گرێبەستین کە پێویستی بەڕوونکردنەوە هەیە. بابەتی چوارمیش تورکیایە کە دەزانین لەم چەند وەختەدا تەنانەت لەسەر ئەوەی کە گرێبەستی هەناردەکردنی نەوتی عێراق نەک هەرێمی کوردستان نەوتی عێراق بەگشتی کە لە 1973 لە ئارادایەوە ئاخرجار لە 2010دا نوێکراوەتەوە ڕایگەیان کە لە 2026 ئیدی ئامادە نییە کە ئەم گرێبەستە لەسەری بەردەوام بێ.
ئەمەش دیسان خاڵێکی دیکەیە واتە من پێم وایە ئێستا زیاتر تۆپەکە لە ساحەی حکوومەتی عێراقدایە و ئەوەی کە تا چ ڕادەیەک بتوانێت واقع بینانە لەگەڵ کۆمپانیا نەوتیەکان و هەروەها لەگەڵ حکوومەتی تورکیا و کۆمپانیا تورکیەکان بگاتە ڕێککەوتن بۆ ئەوەی کە هەم نەوت ڕادستی کرێ لەلایەن کۆمپانیەکانەوە و هەم بتوانێت هەناردەشی بکات. باشە هەڵبەتە پرسیاری ترمەیە لەسەر بابەتی نەوت بەس با پێکەوە بچینە لای پەیامنێری کورسات نیوز بێستون لە بەغداد لەگەڵمان دەبێت. بێستون سڵاو لێ بێت زانیاریەکان چین لەبارەی موچەی مانگی 6 و هەروەها ڕێککەوتنی حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراق. پشتیوانم کاتی تۆ بینەرانی کورسات نیوز باش بەر لە کەمتر لە 3 خولەک بۆ خۆم پەیوەندیم کرد لەگەڵ یەکێک لە ئەندامانی نێو کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران پێی ڕاگەاندم لە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران زۆر تاوتوێی پرسی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان کراوە و لەسەر ئەوە ڕێککەوتون موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بۆ مانگی 6 بنێرن بەڵام بە مەرجەکانیش 3 خاڵن. یەکیان پەیوەستە بە کۆمپانیا نەوتیەکان کە بە تایبەتی کۆمپانیا نەوتیەکانی ئەمریکیەکان کە دەبێت بە پەلا کارەکانیان چارەسەر بکەن و بە تایبەتی لەسەر پرسی دەرهێنانی نەوت دووهەمیشان لەسەر تایبەتە بە کێشە دارایەکانی بڵێن داهاتە نانەوتیەکانی هەرێمی کوردستان دەبێت ئەو وەفدەی لە بەغدایە لە ماوەی 72 کاتژمێر کەمتر کێشەکان چارەسەر بکات لەگەڵ حکوومەتی فیدراڵی و هەموو ئەو پرسانی کە تا ئێستا یەکلایی نەبووتەوە کێشەکە چارەسەر بکەن و هەمووی بەتاوەتی بڵێن چاکرێتەوە یعنی ئەو گرفتانی کە ماوەتەوە نمێنێت تایبەتە بەدا بەڵێ خاڵی سێم باز کە دواتر پێمان بڵێ هیچ وادەیەک دیاری کراوە بۆ ناردنی موچەی حوزەیران تا ئێستا من ئەوەی کە سەرچاوی بۆی باسکردم بڕیارەکە لە ئەنجومەنی وەزیران دەرچووە ئێستا مێنێتەوە لای وەزارەتی دارایی دەست بەجێ سبەینێ یا هەر ئەمڕۆ فەرمانەکە دەرەکا بەڵام دەمێنێتەوە خۆتان نەزانن کە ئێستاوە 5 بۆ 15 خولێک دەڕوات کۆبوونەوە ینی دەوامی فەرمی کۆتایی پێهاتووە لەگەڵ ئەوەشدا ئەمێنێتەوە بۆ سبەینێ ئەنجومەنی وەزیران کە یاخود وەزارەتی دارایی ببورن فەرمانەکە دەرکات و دواتر فەرمامداد بە بانقی ناوەندی پارەکە بخاتە سەر حسابی هەرێمی کوردستان. خاڵی سێم بۆ ئەوی لە یادمان نەچێ داهاتە نانەوتەکەی بۆ مانگی 6 کە 120 میلیارەکە کە دەبێت هەرێمی کوردستان لە زووترین کاتدا و پارە بخاتە سەر حسابی حکوومەتی فیدراڵی. بەڵێ مەرجەکان ڕوونن دەستخۆش بێستون سەلام پەیامنێری کورسات نیوز لە بەغداد لەگەڵمان بوون دەچمۆ لای میوانەکەم لە یەکێک لە مەرجەکانە کاک شاهریار باز لە کۆمپانیا نەوتیەکان کراوە کە دەبێت خۆیان یەکلا بکەنەوە بۆ چ بابەتێک کۆمپانیا نەوتەکان دەبێت زوو وەڵامیان هەبێ و خۆیان یەکلا بکەنەوە تاوەکو ئێستا داواکاریەکانیان زۆر ڕوون نەبووە. وەڵام من لە ڕاستیدا ئاگام لە دەنگی پەیامنێری بەڕێستان نەبوو. مەرجەکانی حکوومەتی عێراقت پێ بڵێ ئەنجومەنی وەزیران بۆ ناردنی موچەی مانگی حوزەیران کە بە مەرج دەینێرێ یەکێک لە مەرجەکانەوەیە دەبێت لە زووترین کاتدا کۆمپانیا نەوتەکانی بواری نەوت بە تایبەت بە دیاریکراوی کۆمپانیا ئەمریکیەکانی بواری نەوت لەسەرم پرسی ڕادەستکردنی نەوت بە وەزارەتی نەوتی عێراق و هەناردەکردنەوەی نەوتی هەرێم خۆیان یەکلا بکەنەوە و وەڵامێکی ڕوون و ڕاشکاویان نەبێت لەسەر بابەتە. خاڵێکی تر بابەتی داهاتی نانەوتی هەرێمی کوردستانە واروها 72 سعاتیش دیاری کراوە بۆی سەرجەم خاڵە ناکۆکیەکان لە نێو هەردوو لا یەکلا بکرێنەوە کە ئەمان ئەنجومەنی وەزیرانی عێراق دیاری کردووە و بە زووترین کاتیش ئەو 120 ملیار دینارەی حکوومەتی هەرێمی کوردستان وەکو داهاتی نانەوتی ئامادەی کردووە و ئامادەیە پێشتریش خۆی ڕایگەاندووە بخرێتە سەر هەژماری وەزارەتی دارایی عێراق. جا من پرسیارەکەم بۆ تۆ کە شارەزای وزەی تواگە لە دۆسەی نەوتە ئەوەیە کە کۆمپانیا نەوتیەکان تاوەکو ئێستا داواکاریەکانیان ناڕوونەوە حکوومەتی عێراقم داوای هەیە
بە بڕوای من وانە کۆمپانیا نەوتیەکان خواستەکانیان چەندین جار چ لە ڕێی نووسینەوە چ لە ڕێ ڕاگەاندنەکانەوە و چ لە کۆبوونەوەکان لەگەڵ حکوومەتی عێراق ڕاگەیاندووە. من لەسەر ئەو باوەڕم بە پێی تەجروبەیەکی کە لە گرێبەستەکانی نەوت لە جێگاکانی دیکەش هەمە دەتوانم بڵم ئەم شێوازەی کە ئێستا تەعامل دەکرێت لە نێوان بەغدا و کۆمپانیا نەوتیەکاندا شێوازێکی دروست نییە نەگەوەی کە بمێ لایەنێک خەتابار بکەم بەت وەکو کەسێک بیهەوێت بەڵێ وەختێک کەسێک بیهەوێت بگاتە ڕێکەوتن بۆ ڕێکەوتن دانوستاندن دەکەن لە دانوستاندندا لایەنەکان حەول دەدەن شوێن و خواستەکانی خۆیان ڕوون بکەنەوە و لەسەری هینێک بکەن ڕێککەون و لەسەر ئەوەی کە چۆن جێبەجێ بکەن. من پێم وا هەیە نێوانی بەغدا و نێوانی کۆمپانیا نەوتیەکان بە نانوستاندن لەوانەیە بە چەندین جار دانیشتن و لەگەڵ یەکتری قسەکردن و ڕێککەوتن دەگاتە نەتیجە نەک بە ئۆلتیماتۆمدان و کات دیاریکردن و هەڕەشەکردن چون ئەو کۆمپانیایەنە کۆمپانیایەکن هەر بۆ جۆری کە ئاماژەم پێدا گرێبەستێکی فەرمیان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان هەیە و حکوومەتی هەرێمی کوردستان بەشێکە لە دەسەڵاتی فدرالی و ئەو گرێبەستانە چەندین جار لەلایەن دادگاکانی بەغدا و تەنانەت لەلایەن دادگاکانی دەرەوە بە یاسایی ناسێنراوە و هیچ کێشەیەکی یاسایی نەبووە تەنانەت لەگەڵ دەستوری عێراقیش تاوکن ئێستا هیچ کێشەیەکیان لێت نەدۆزراوەتەوە لەبەر خاتی ئەوە من پێم وا هەیە وا باشترەکە حکوومەتی عێراق بەتایبەت وەزارەتی نەوت یان لێژنەیەکی کە حکوومەتی عێراق پێکی دێنێ هەرچی زووتر وە بەجددی بە مەبەستی ڕێککەوتن لەگەڵ کۆمپانیا نێوتەکان حەول بدەن دابنیشتن و بگەنە نەتیجە دەنا من پێم وانە ئەم ئۆلتیماتۆم دانانە هیچ کاریگەریەکی لەسەر خواست و لەسەر پێگە و لەسەر شێوازی ڕێککەوتنی کۆمپانیاکان هەبێت چون ئەوان وەکو شتێک لەسەر مەرجەکانی خۆیان تاوکن ئێستا پێداگر بوون و ئەوەشی کە دڵنیان لەوەی کە دۆستیەکە ئەگەر بگاتە دادگانی و دەوڵەتەکان دەبنەوە وای کردو تاوکن ئێستا تەنازۆل نەکەن. بەڵێ بابەتێک کە پێشتر باست لەوە کرد تۆپەکە لە ساحە و گۆڕەپانی حکوومەتی عێراقدایە بەڵام ئەم کۆمپانیا نەوتیانە ئەپیکور ئەو پارەی کە لە ڕابردووە وەکو قەرز حسابی کردووە لای حکوومەتی هەرێمی کوردستانە و ئێستش لە یەکێ لەو مەرجەی کە پێوەستە بە کۆمپانیەکانی نەوتەوە کۆمپانیای نەوتەکان دەبێت لەگەڵ حکوومەتی هەرێمان بابەتە چارەسەرکەن ئەم گرفتانە پێت وایە ئەو قەرزانە کێ پابندە دەبێ بیداتەوە ئایا حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر شانی حکوومەتی هەرێمی کوردستانە یاخود حکوومەتی فیدراڵ کە زۆر جا باز لەوە دەکرێت کە بۆتە هۆکاری ڕاگررتنی هەناردەی نەوت ئەو دەبێتەوە قەرزانە بداتەوە. من پێم وا هەیە کۆمپانیا نەوتیەکان ڕاستە کە گرێبەستیان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان هەیە و ئەو قەرزەیان ڕاستەوخۆ لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانە بەڵام هەر بۆ جۆرەی کە جەنابەت ئاماژەت پێدا بە پێی ئەوەی کە هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان بە بڕیاری بەغدا ڕاوەستاوە و ئێستا نەوت فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان بۆ هەناردەکردن و وەرگرتنی داهاتەکەی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە ڕادستی بەغدا کراوە لەبەر خاتیۆ من پێم وایە ئەرکەکە عملی بۆ بەغدا گواستراوەتەوە و ئەوانیش داوای ئەوە دەکەن کە ئەوە ڕوون بکرێتەوە بەغدا بەڕوونی باز لەوە بکات کە ئایا بەرپرسیار دەبێت لەوەی کە ئەو پارەیە بداتەوە بەوانیان نا و ئەوانیش ئێستا من پێم وایە دڵڕاوکەکان لەسەر ئەوەیە کە هەست بەوە دەکەن لەوانەیە لە داهاتوودا بەغدا خۆی بەرپرسیار و خۆی مەسئول نەزانێت لە بابەت ئەم پارەیەدا لەبەر خاتی ئەوە پارەکەش بڕەکەی بەرچاو کەم نییە لەبەر خاتیەوە ئەوان تا ئێستا پێداگیریان کردو لەسەر ئەوەی کە هەم ئەوەی ئەم بۆ دیاری بکرێ و هەم ئەوەی کە ڕێز لە یا گرێبەستەکانیان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بگیرێ و هەم ئەوەی کە بۆ داهاتووش بۆیان دیاری بکرێ کە ئەگەر حکوومەتی عێراق پارەیان پێدەدات ئەو پارەیە ئایا بە شێوازێک پێیان دەدرێ لە چ کەناڵێکەوە پێیان دەدرێ و چۆنیان پێدەدرێ چون حکوومەتی عێراق شێوازی گرێبەستەکانی خۆی لە ڕابردوودا بە شێوازێکی دیکە بۆ تعاملی لەگەڵ کۆمپانیەکانی کە بە جۆرێکی دیکە بووە لەبەر خاتیەوە ئەوان ئەم مەترسیە هەستی پێ دەکەن تاو کاک شاریار لە ڕووی وزەوە حکوومەتی هەرێمی کوردستان هیچ کارتێکی فشاری هەیە ئەگەر خوا نەخواستە ڕێکەوتن لەبارەی نەوتی هەرێم لە نێوان هەردوو لا نەکرێ من هیوادارم قەت نەگەینە ئەو ئاستەی کە دوولایەن کە دوولایەنی حکوومەتی عێراق
بگەنە ئەو جێگایی کە کاتی فشار بەرامبەر بە یەکتری بەکاربهێنن و هەمیشە ئاواتەخوازی ئەوە دەبێت بین کە ئینشاءالله بە ئەقلانیەت و بە ڕێککەوتن بکردرێت کێشەکان لە ناو هەمووی عێراقدا و بەتایبەت لە هەرێمی کوردستاندا جێبەجێ بکردرێ بەڵام ئەگەوانە بێ دەزانین مەسەلەن ئێستا لە بواری کارەبادا بەشێکی بەرچاوی کارەبا لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە لە ناوچەکانی ناو هەرێمی کوردستانەوە دابین دەکردرێ هەروەها کارتی ئاو بەردەستە و بێزگە لەوە کارتی گازی سروشیش من پێم وایە کارتێکی بەهێزە و جگە لەوەش دەی چەند کارتێکی دیکەی دەرەوە هەیە وەکو کارتی سیاسەکانی کە یان بەتایبەت کۆمپانیان نەوتی ئەمریکیەکانی کە لە هەرێمی کوردستان کار دەکەن ئەمانە هەموو دەتوانن کارتی گوشاری هەرێمی کوردستان بن بەرامبەر بە بەغدا هەرچەند تاوەکو ئێستا بەو شێوازەی کە پێویست نەبووە و سکەڵکیان لێ وەرنەگیراوە بەڵام بەڵێ من پێم وایە هەرتیگلا بەرامبەر بە یەکتری کارتیان هەیە بەڵام هیوادارم قەت نەگەنەوە ئاستی کە کارتەکان بەکاربێنن بە کورتی پێم خۆشە خوێندنەوەیەک بۆ بازاڕی نەوتی جیهان بکەی چونکە چەند ڕۆژێکە نرخی نەوت لە بازارەکانی جیهاندا دەبەزێ و پێشبینیەکانی شەر بۆ ئەوەن کە تاوکو کۆتایی ساڵ دابەزێت تۆکو شارەزایەکی وزە بە کورتی پێمان بڵێ داهاتووی نەوت چۆنە بێت و لە ساڵی 2026 پێشبینیەکان چین ئێمە چەندین فاکتەرمان هەیە کە دەتوانن لەسەر نرخی نەوت و لەسەر بازاری نەوت کاریگەریان هەبێ وەکو بابەتە جیۆپۆلیتیکەکان وەکو هاوسەنگیان باڵانسی نێو بازاری نەوت وەکو داتاکانی ئابووری وەکو داتاکانی اقتصادی یادراوەکان بەتایبەت ئیندێکسی پارەی دۆڵار و هەروەها بابەتە سروشتیەکان کە کۆی ئەم بابەتانە هەتاوکوونی ئێستا لە بەرژەوەندی دەتوانین بڵین دابینکردن بووە و هەمووی ئەوانە تاوکوونی ئێستا نرخی نەوتیان پاڵداوە بۆ ئەوەی کە نرخی نەوت بەرەو دابەزین بڕوات و تا ئەوەی کە ئێستا باڵانسی ناو بازار زیاتر نەوت بەردەستە تاوکوونی خواست بابەتە جیۆپۆلیتیکەکان کە گرنگترینیان ئێستا شەڕی ئوکراین و رووسایە خەریکە چارەسەر دەکردرێت یان تاڕادەیەکی زۆر کاریگەریەکانی لەسەر بازار نەماوە ئاستی دۆڵار لە نزیمترین ئاستی ساڵانی ڕابردووی خۆیدایە و لێرە بەو لاوە پێشبینی دەکرێت کە تەقوێت بکرێت و بەرەو سەرتر بڕوە هەمووی ئەمانە لەگەڵ ئەوەی کە ئەگەر چاو لە سیاسەتی حکوومەتی ترامپ بکەین دەسەڵاتی ترامپ بکەین لە ئەمریکا تەنانەت لە 4 ساڵی یەکەمی دەسەڵاتیشیدا هەمیشە حەولی داوە کە نرخی نەوت لە ژێر 65 دۆلاردا ڕابگرێ بۆ ئەوەی کە لە کاریگەریەکانی لەسەر هەڵاوسان لە ناوخۆی ئەمریکادا ڕێبگرێت و ئێستاش هەڵاوسان لە ئەمریکا نرخێکی بەرزە و دابەزینی نرخی سوتەمەنی دەتوانێت ئەو هەڵاوسانە دابەزێنێت و یارمەتی دەربێت بۆ ئەوەی کە حکوومەتی ئەمریکا و بەتایبەت فێدرال ڕزرڤ بتوانێت سوی بانکی کەم کاتەوە لە بەخاتیەوە من پێم وایە نرخی نەوت زیاتردا دەبەزێ پێشبینیەکان بۆ مەسەلەن بۆ برێند لە دەوروبەری 58 بۆ 62 دۆلارە و بۆ نەوتی سووکی ئەمریکا دەوروبەری 55 بۆ 56 دۆلارە بەڵام من پێم وایە ئەمە دەتوانێت تەنانەت خواردتر ئەو بابەتەش بێ بۆیە دەتوانین بڵێن پێشبینیەکان بەلانی کەم بۆ یەک ساڵی داهاتوو لە نێوان 55 بۆ 65 دۆلارە کە ئەمەش هەواڵێکی خۆش نییە بۆ ئابووری وڵاتانی هەناردەکاری نەوت بەتایبەت ئێرە بەڵێ شەهریار شێخلەر شارەزای وزە زۆر سپاس کە لاولێرەوە لەگەڵمان بووی ئەوەی کە هەیە لەسەر شاشەی کورسات نیوز پەیوەست بە موچەی مانگی شەشی موچەخۆرانی هەرێمی کوردستان ئەنجومەنی وەزیرانی عێراق ئەمڕۆ بڕیاری ئەوەیدا کە بە مەرج موچەی مانگی شەشی موچەخۆرانی هەرێمی کوردستان بنێرێ مەرجەکانیش بە کورتی پێتان بڵێم خاڵی یەکەمیان ئەوەیە کە دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان و کۆمپانیەکانی بواری نەوت لەبارەی ئەو گرفتانەی بە تایبەت پەیوەست بە قەرزەکانی کۆمپانیا نەوتەکانی هەرێمی کوردستان بە زووی چارەسەر بکەن واروەها یەکێکتر لە خاڵەکانەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراق باسی لەوە کردووە دەبێت حکوومەتی هەرێمی کوردستانەوە دەباڵایی لە عێراق بمێنێتەوە لە ماوەی 72 سەعاتە سەرچەمە و گرفتانی کە هەیە چارەسەری بکات هەڵبەتە لەگەڵ لیژنە پەیوەندیدارەکان واروەها خاڵێکی دیکە بابەتی یەکلابوونەوەی پرسی داهاتی نانەوتی هەرێمی کوردستانە و واروەها خستنە سەر هەژماری وەزارەتی دارایی عێراقە ئەو 120 ملیار دیناری کە حکوومەتی هەرێمی کوردستان وەک داهاتی نانەوتی مانگی شەش ئامادەی کردووە. دەچمە بابەتێکی تر هەر بابەتێکی پەیوەست بە نەوت و ڕێکەوتنە بێ هەڵبەتە بە خێرایی لە شاشەی کورسات نیوزەوە دەیبینین و دەیبیستن. دەچمە بابەتی پەیوەست بە کارگەکان کاری کارگەکان لە هەرێمی کوردستان
ڕێنمایە نوێیەکانی دەستەی ژینگە بە تایبەت بۆ کارگەکان نیگەرانی خاوەن کارگەکانی بەدوا داهاتوو. ڕێزان محەممەد پەیامنێری کورسات نیوز بە دوواداچوونی بۆ و بابەتە کردووە چۆتە کارگەیەک خاوەن کارگەکە گلەیی ئەوەی هەیە کە دەڵێ ڕێنمایە نوێیەکان وای کردووە کە گرفت بۆ کاری ئەوان دروست بێت باری گران کردوون. ژووری بازرگانی پیشەسازی سلێمانیش هۆشداری دەدا. کارگەیەکی خۆراکیە ماوەی 7 ساڵە لا خۆراکە جیاوازەکان بەرهەمی جیاواز دروست دەکات. ئەم کارگەیە نیگەرانە لەو مەرج و ڕێنمایانەی کە دەستەی ژینگە لە ساڵی 2024دا بۆ کارگەکان دەری کردوون. بەوتەی بەڕێوەبەرەکەی لە هەمواری ئەم جارەدا پۆلێنی کارگەکەیان گۆڕانکاری تێدا کراوە و بە کارگەیەکی پیسکەری ژینگە دانراوە. خاڵێکی تر لە پۆلێن بەندەکەیە بەشە لە کارگەکانی ئێمە کە بە هیچ شێوازێک بەپی پسپۆڕەکانی ئەو لیژنانەی کە سەردانی کارگەکانیان کردووە ئێمە ژینگە پیس ناکەین بە هیچ شێوازێک تەنانەت پاشماوەی کارگەکەمان بۆ علەف بەکاردێ ئەوان ئێمەیان پۆلێن کردو لەو سی بۆ بی واتە لەوانی کە ژینگە پیسەکەین. ئەمە بەشی دووەم لە ڕخنەکانمان یان گلەکانمان لە فەرمانگەی ژینگەی سلێمانی. خاڵێکی تر ئەوەیە کە ئێمە ڕێنمایەکان بەشێکن لە ئەوەی کە ئێمە بەداخەوە ببێتە هۆی ڕاگررتنی مۆڵەتی کارکردنمان. دەستەی پاراستن و چاکردنی ژینگەی هەرێم لە ڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2024دا کۆمەڵێک ڕێنمایی دەرکرد و هەمواری ڕێنماییەکانی ساڵانی ڕابردووی کردەوە. گۆڕانکاری لا پۆلێنکردنی کارگەکاندا کراوە و مەرجی جیاوازی بۆ داناون. ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانیش دەڵێت نیگەرانی کارگەکان زۆرن لەو ڕێنماییانە. ئەوە ژوای کردووە کە نزیکەی 1000 کارگە مۆڵەتەکانیان تازە نەکرێتەوە و بەشێکیشیان کارگەکانیان دابخەن یان بەرەومایە پوچ بوون بڕۆن بەوەش زیانی ئابووری بەر سلێمانی دەکەوێت. خاوەن کارگەم شارێکی زۆریان بۆ هاتووە زەرەرێکی زۆریان کردووە زەرەرێکی گەورە بەر ئابووری سلێمانی کەوتۆ بە تایبەتی زەرەری گەورە بەر استراتیجی پیشەسازی شاری سلێمانی کاریگەری ئەبێت بۆ 20 ساڵی داهاتوو. هەڵوەشانەوەی پلانی بازرگانەکان بۆ پرۆژی پیشەسازی هەموو پەشیمان بوونەوە هەموو پەشیمان بوونەوە پرۆژەکان یا پەشیمان بوونەوە یا ئەیبەنە شارێکی تر. فەرمانگەی ژینگەی سلێمانیش قسەی لەسەر ئەو پرسە هەیە. ڕای دەگەێنن ڕێنمایەکان لەلایەن دەستەی ژینگەی هەرێمەوە دەرچوون. ئێستاش خوێندنەوە لەسەر ڕێنمایەکان دەکرێت تاوەکو ئاسان بکرێت لەسەر خاوەن کارگەکان. ئێستا حالیەن لە دەستە و هەموار ئەکرێتەوە ئینشاءڵڵا و احتیمالی هەیە پرۆژەکان ڕێکارەکان ئاسانتر بێت بەڵام مەرجە ژینگەکان وەکو خۆی جێبەجێکرێت سنووردارە ژینگەکان ئاسانترە بێتەوە بەڵام مەرجەکان وەکو خۆی جێبەجێ ئەکرێت. ڕێنماییان نوێیەکان بە جۆرێکن هەندێک کات تێچوە ژینگەکان لە سەرمایەی کارگەکان نزیک دەبێتەوە وەک ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی ئاشکرای کردووە. ئەوەشی خستووەتە ڕوو گۆڕانکاری لاپۆلێنکردنی کارگەکان ساڵانە گرفتی گەورە دێنێتە پێش. ڕێزان محەممەد کورسات نیوز سلێمانی. لەسەرم بابەتە دەمێنینەوە دەچمە کەلار خالید حاجی عەلی ئەندامی ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی وەردەگرم. سڵاو لەبێ کاک خالد پێمان بڵێ ئەو کێشانە چین بەرۆکی کارگەکانی گرتووە و ئەو خاڵانە کام خاڵانەی ڕێنمایەکانی دەستەی ژینگەن کە کارگەکان بە بارێکی گرانی ناو دەبن. سڵاو ڕێز لە بەڕێزان لە بینێرە خۆشەویستەکانتان دەستخۆشی بەرنامەکەتان لێ یەکەم. زۆر سوپاس. ئەوەی کە تووشی یعنی کێشە بوو خاوەن کارگەکان لە ڕووی ژینگەوە بەڕاستی کارەساتێکی زۆر زۆر گەورەیە. ئیمڕۆ هەندێک کارگەمان هەیە کە یعنی ساڵێک پێشێسە 2 ساڵ پێشێسە لەسەر ڕێنمایەکان دروست کراوە کێشەی نەبووە بەڵام ئیمڕۆ هاتوون داوای شتی زیاتریان لێ ئەەکەن. ئەو شتە زیاترە تۆزێک بۆ هەرێمی کوردستان تقریبەن مستەحیلە. کاک خالید چین ئەو داواکاری زیادانە؟
بە نمونە ئەگەر چەند خاڵێکی باس بکەیت. سەوتی بەڕێستان زۆر کزە داوا لە برادرانەکەم ئەگەر تۆزە سەوتەکە ئەو خاڵانەی کە باست لەوە کرد کە شتی زیادن بارگرانی بۆ خاوەن کارگەکان دروستەکەن ئەگەر بە نمونە یەک دوو خاڵێکمان پێ بڵێ کام خاڵانن کە بارگرانیان بۆ خاوەن کارگەکان دروست کردووە. خاڵی یەکەم کارگەیەک کە پێشووتر مەساحەیەکی بۆ دیاری کراوە ئەم مەساحەیە سەوز بکات ئیمڕۆ ئەڵێن ئەو مەساحەیە زۆر زۆر کەمە ئەبێ لە دەرەوەی کارگەکەی خۆت بیت سەوزاییەک دروست بکەیت. جگە لەوە خاوەن کارگە ئەوەنە ئاسانکاری بۆ نەکراوە ئیمڕۆ بتوانێت خزمەت زیاتر بکە. خۆمان یعنی هەموو خاوەن کارگەکان ئیمڕۆ کێشەیان هەیە لە قەیرانن ئەوە تا حکوومەتی عێراق لەولاوە زەختێکی زۆری کردووە لە خاوەن کارگەکان. ئیمڕۆ تۆ خاوەن کارگەی ئەگەر بتەوێت مەثەن ئیجازەکەت ساڵ بە ساڵە بێت تازە بکەیتەوە ئەگەر تەندروستی مۆڵەتەکەت پێ نەدا بارت بۆ جنوب ناڕوە. هەندێک کارگەمان هەیە بە مەلاین دۆلارات یعنی دروستی کردووە ئیمڕۆ کارگەکەی داخراوە بە حکمی ئەوەی کە ڕێگەی پێ نادرێن بۆ ئەو شتانەی کە تووشی کێشەی یعنی خاوەن کارگەکان کێشە بووە. تۆ دوێنێ بە من شتێکت وتووە من ئیمڕۆ جێبەجێم کردووە ئەڵێ ئیمڕۆ نابێت ئەبێت شتێکی تر دروست بکەیت. بەڵێ هەڵبەتە پەیوەست بە بابەتی ژینگە و پیسنەکردنی ژینگە ئەمە ڕەنگە مافێکی گشتی بێەوە مافی وڵاتیانە کە ئەو کارگانەی لە وڵاتەکانی شەکەن هۆکار نەبن بۆ دەردانی هەوای پیس و هەروەها پیسنەکردنی ئاو هەوای ناوچەکە. پێدوانی ئەم ڕێنمایانە لە پێناو ئەوەن کە ڕێژەی سەوزایی زیاد بن و هەروەها ئاو هەوای ناوچەکان پاک بن بۆ هێندە قورس بێکارگەکان نەتوانن ئەمە جێبەجێ بکەن. هەڵبەتا ئەو خاڵانەی تر وەکو کێشە کە باسی کرد ئێمە ژۆکو دەستی یابووری کورسات نیوز پێشتر باسمان کردووە گرنگیمان پێداوە دەزانین هەن بەڵام ئەمانە بیانون بۆ ئەوەی کە لە ڕووی ژینگەیەوە دەست لە کارگەکان بەربدرێ. ئێمە یعنی باسی عامی خەڵکەکەم زۆر بە خۆشحاڵیوە هەندێک خاوەن کارگەمان هەیە جگە لە ئەوەی کە ژینگە پێی بسەلمێنێت ئەڕوات شوێنێک سەوزەکە دڵی خۆشە بە شاری خۆی تەسەور مەکەن ینی خەڵکێک خاوەن کارگە بێ ئەوەنە بێ زەمیر بێت ژینگە دۆست نەبێت هەموو خاوەن کارگەکان ژینگە دۆستن. بەڵام ئێمە دوو شتمان هەیە دوو کارگەمان هەیە کارگەیەکمان هەیە کە ژینگە پیس ناکات کارگەیەکمان هەیە ژینگە پیسەکە. ئەو کارگەی کە ژینگە پیسەکە من هاوڕام لەگەڵ ژینگەیە هەرچی یعنی داوای لێ بکە و شتە ڕێنمایەکان جێبەجێ بکە دڵخۆشی من و تۆیشەکە. بەڵام کابرایەک هاتووە 10 ملیۆن دۆلاری سەرف کردووە کارگەیەکی داناوە بەو ڕێنمایەی کە هەرێمی کوردستان دایەتی پێی ئیمڕۆ ئەو ڕێنماییە ئەڵێ کاکەوە لا بە ڕێنمایەکی تازەت بۆێنم بۆ خاوەن کارگا بێ کارمەندی ژینگە لە کارگەکەی خۆی مۆزەف بێت کارگەوی وامان هەیە 100 مەترە بۆچی لە 100 مەترە تۆ مۆزەفێک تاعینەکەی لە لای من و موچەکەی لای من بێت و ئەبێ دەوامیش نەکات. یعنی من گلەیی یەکم هەیە بەڕاستی لە ئیدارەی گەرمیان باسی بەڕێوەبەرایەتی ژینگە ناکەم لە ئیدارەی سۆران باسی بەڕێوەبەرایەتی ژینگە ناکەم لە هەندێک شوێنە یعنی تووشی کێشە بێت خاوەن کارگە کە ئاسانکاری بۆ ناکرێت لە ئیمڕۆ ئاسانکاری ئەگەر زەرەری هەیە کارگەیەک زەرەری هەیە بۆ هاوڵاتیان ئێمەش پشگیریەکەین ئەڵێن وەڵا ئینی پێمەدا. بەڵام بیانۆ کابرایەک کەسە کارگەیەکی داناوە ئیمڕۆ ئەڵێ وڵاتوە بێ 50 مەتر ێسە بڕۆیتە پشتی شەقامەکەەوە ئەی کاکە من زەن بم چییە تۆ ئیمڕۆ ئەو ڕێنماییە لەسەر ڕێنماییەوە ئەم کارگەم داناوە واتە ڕێنمایەکان لە هەموارکردنەوەیە یان بکە بۆ دوای من ئەوەی کە یێت ڕێنمایەکەی پێ بدەباوە خۆی جێبەجێ بکە یان تۆ ئیجازەی 10 ساڵم هەیە پێشووتر لەم 10 ساڵەیە من کێشەم نەبووە تۆ بۆ ئێستی یعنی کارێکم پێەکەی کارگەکەم دا واتە ئێوە لە هەموارکردنەوەی بەناوی هەموو خاوەن کارگەی بۆڵم ئەمەنە دڵخۆشکرد نین ئەمەنە دڵمان خۆش نییە یعنی ئاسانکاریمانەوێت ئێمە لە هەموو حکوومەتی هەرێمی کوردستان و ئەڵێن وەڵا پشگیری بەرهەمی ناوخۆیەکەیت ئەی ئاسانکاریەکیش بکەن کە خەڵک بتوانێت بەردەوام بێ لە کارگەکای. بەڵێ
کاک خالید ویستم پرسیاری ئەوە لێ بکەم ئەوەی کە تۆ هەمووەکو خاوەن کارگەیەک هەمووەکو ئەندامێکی ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی پێ دوایە ئەو کارگانەی کە لە هەرێمی کوردستانن ئەگەر بە ڕێژەیەک پێمان بڵێ چەندیان دۆستی ژینگەن و ژینگە پیس ناکەن ئاوهەوا پیس ناکەن بە داتا ڕقەمم لا نییە پێتان بڵێم بڵێم ئێمە 1975 لە 50 بۆ 75 بۆ یەیە کارگەکانمان ژینگە پیس نەکات لە 125 بۆ 15 کارگەی گەورەمان هەیە کە ژینگە پیسەکە ئەویش من هاوڕام لەگەڵ ئەوەیە و هەر چەندێک یعنی ئەوەیان بەسەرێ داوە کە فلتەر و شتێک دابنا کە ژینگە پیس نەکات بەڵام من لەگەڵەوەیە نیم کارگەیە کە ژینگە پیس بکات بێم وەڵا بڵێم وەڵا ئیجازەی پێ بدەن نەخێر من بەڵام ئەڵێم ئەم کارگەی کە ژینگە پیس ناکە کێشەی نییە ئێستا قەرارێکی تازە هاتووە ئەڵێ وەڵا ئاو کارگەی ئاو ئەبێت کانی هەبێت ئەی کانی لەکوێ بێنێت کارگەی ئاو خۆتان نەزانن ئێستا لە هەرێمی کوردستان بە حکمی وشکە ساڵیوە ئاو لە هەموو دنیاکەمی کردووە و تایبە یعنی لە کوردستانیش ئاو کەمی کردووە دەسڵاتی کەسی تیانیەوە بەڵێ کاک خالید پێم خۆشەوە دوایین پرسیار دەرفەتی ئەوەت پێ بەم وەکو کەسێک کە ئەندامی ژووری بازرگانی تۆ شارەزای لە بابەتەکە بە کورتی پێمان بڵێ ڕێگا چارە چییە؟ ڕێگە چارە دەستخۆشتان لێ یەکەم ئێمە ئەگەر بتوانین ئەو کارگانەی کە دروست کراوە و کۆنن ئاسانکاریان بۆ بکەین با ئیشەکەی خۆیان بکەنە ڕێ بەڵام من ئیمڕۆ کارگەیەک تێت بەو ڕێنماییە ئیجازەی پێدەم کە ئستاندەری جیهانیە کە ژینگە پارێز بێ کە ژینگە پیس نەکا بەڵام کارگەیە کە پێشتر مۆڵەتی هەبووە و کێشەی نەبووە ئەبێت ئاسانکاری بۆ بکرێت ئەیکوا پشگیری بەرهەمە ناوخۆیەکان نە لەسەر حسابی ژینگە بۆ هاوڵاتیان من لەگەڵەوەیە نیم بەڵام خۆی کارگەکەی ئەسڵەن ژینگە پیس ناکە بەڕێز خالید حاجی عەلی ئەندامی ژووری بازرگانی پیشەسازی سلێمانی ماندوومان کردی زۆر سپاس کە لە کەلارەوە لەگەڵمان بووی هەڵبەتە ئەوەی کە لەلاتەنیشتی من لەسەر شاشەی کورسات نیوز دەی بینن دۆخی ئەو ئاگرەیەکە لە پارێزگای هەڵەبجە کەوتوتەوە تیمەکان لە هەوڵی کۆنتڕۆڵکردنی ئەو ئاگرن هەڵبەتە بەدەر لەوەی کە بەداخەوە زیانی گیانی بەدواوە بووە بوونی ئاگر لە هەر ناوچەیەک زیانی ژینگەی واروەها زیانی کشت و کاڵی بە دوای خۆی دادێنێ ڕەنگە لە نزیک مەودا و دوور مەوداشە زیانی گەورەی ئابووری بەدواوە بێ ئەوەی کە دیمەنانە دەبینن لەسەر شاشەی کورسات نیوز بەردەوامی ئەو ئاگرانەیەکە لە پارێزگای هەڵەبجە کەوتۆتەوە کە بەهۆیەوە دوو هاوڵاتی گیانە لە دەستدا وەکو شەیدی ژینگە باسییان لێوە کراو ناویان براگیانە لە دەستدا واروەها زیانی مادیشی بەدواوە بۆ و تیمەکان شەو ڕۆژ کۆششیەوەکەن کە ئەو ئاگرا کۆنتترۆل بکەن. دەچمە تورکیا فەرمانگەی ئاماری تورکیا ڕێژەی بێکاری لە مانگی 6دا بڵاو کردەوە کە ڕێژەی بێکاری بەرز بۆتەوە هەروە ئەو کات بەهای لیرەش لە دابەزین بەرامبەر بە دۆلار بەردەوامە. دەچم فەراد یەشار پەیامنێری کورسات نیوز لە ئەستەمبوڵ وەردەگرم. فەراد سڵاوت لێبێ بە کورتی پێمان بڵێ کۆکراوەیەک لەسەر زانیاریەکانی بێکاری لە تورکیا واروەها بەهای لیرە بەکوێ گەیشت؟ دەم باش پشتیوان بەلێ وەکی تێژەماژە بێکرد لیرەیە تورکیە لێ بەرامبەری دۆلار هەرکو دچە کێم دەبەش بەرکو قەیرانە تورکیە حتینا دەبۆکو چارەسەرکردنەوە vê قەیرانە تورکیە بەردەوامە حتینا تشتێک نهاتیەکردن وەکی ئەو jî تەسیرێکی لەسەر هەر دەری دکە وەک ئەو jî یەک جوانە jî bêkarbûna ev seziya statîstîkê ya Tirkiyeyê îro eşkere kir ku bêkarbûn li Tirkiyeyê 106,000 dîsa zêde bûye.
بەڵێ هەڵبەتە پێم وابێ دەنگی هاوکارمان فەرادیە شار لە ئەستەمبوڵەوە دەنگی پچڕا کێشەیەکی ڕەنگە هونەری هەبێت ئەوەی کە هەیە لە تورکیا ڕێژەی بێکاری بەرز بۆتەوە بۆ 8.8% جیاوازەکەی گەورە نییە بەڵام ئەو جیاوازەی کە بەراورد بە مانگی پێشووی هەیە ئەوەیە کە نزیکی 300,000 کەس بۆ ژماری بێکاران لە تورکیا زیاد بوون کە ئەمەش پێمان دەڵێت دۆخی کار لە تورکیا گرفتی گەورەی هاتوتە پێشتریش ئاماژەمان بەوە کردبوو کە کارگەکان لە تورکیا گرفتیان هەیە لەوەی کە تا ڕادەیەک دەستی کار لەوێ کێشەی بۆ دروست بووە کارگەکان لەبەرەوەی هەڵاوسان لە وڵاتە هەیە تێچووی کارکردنیان بەرز بۆتەوە تێچووی بەرەمێنانیان بەرز بۆتەوە بەشێک لە کارگەکان دەچنە وڵاتانی تر دەچمەوە لای فەرات بۆەوەی زانیاریەکانی بەتەواوی بەبینەران بگەێنە فەرموو فەرات. بله پشتیوان ام سریدا هنگی کرتسی بحث بکم ایرو سازی استاتستیکی یا ترکیه داخویانی دا یعنی اشکره کرد که ترکیه رژیا به کربونی 6,000 کس دی سال زیاده بوده لی زیاده بوده اوجیتی تی معنیه که نه ترکیه به کربون کسی که بیکارن نکارن ایش ببینن دوباره بکن 3,34,000 کسی ام دکارن بیشه لی او کسی که دکارن بخابتن و هر دری لجه که کار نبینن رژیا و یا جی اشکره کر سازی استاتیکی یا توی که او جی 32.4 یعنی برانبر یعنی نفوس ترکیه یا نه نزدیکی 8.7 میلیونه لی به کربون و یا جی هم دکارن بیشن 32 یا او جی با ترکیه گلکی گرانه لی به کربون هلبت تاثیر و یا هر زیاده جی قیران کو نهاد دوام مجبور کو فابریکات انگرتن او کسی کو دخابت نکارن دبار آخه بکن بهابون هر کو چه زیاده دبه و دلار جی ناس کنن یعنی چه خاصی او خاص دبیجن کو دلار اوی د سالین پیشه مدا هنکی دا که لگوری انفلاسیون لی دلار دانا که دلار نه 40 لیرایی در باز بیا نه 40.8 یورو لترکیه 47 لیرایه او حرود زیاده دبش بر ویژه حتی اینها بوکو او قیران بیچاره سرکرن و خلق خورا کاری که ببینه و فابریکا نه گرتن جی پیشوی هینا هاتیه گرتن و خباتین هر بد خباتین وزارت آبوری بردوام دبیجه کو امی او راوش ترکیه بلی نه قیرانه که دایه امی روزن پیشتا اوی چاره سر ببر برا خلق هنگی صبر بکن لید بازار دایجی خلق ند کرد دبارا خوب که لهر آوی دم چه بازار دید شکی دستینه او پره کو دستینه 20 موچین کو وکه عسکری یا هر کیم او 23 لیره او خلکی کو دچنه بازار دبارا بوکو دبارا خوب بگن او تشتم بستینه بو مالی او پره تیرا هفته کی نه که او سازیا پلان ساز کردن استانبول ایجی با آبوری داخلیانی یک بلافکر هفته بوری ویجو گوته کو او کسی که لترکیه بجی یعنی خانیه که دا او مالبات کرد 4 کسا پیک پی بوکو دبارا خوب که دوی دهات و یا 96,000 لیره به لی خلکی کل نهاد ترکیه دیجن جی 96,000 لیره ناستینن یا هری زیده جی او پرسکریکا در کتیه پیشی یعنی او پرسکریک نه چاره سر کردن او عالی حکومت دبیجه کو برا خلک ما هنه کی صبر بکش برکو او تانی ترکیه نه همو ولاتین اروپای او ولاتین دنجی تقیرانه کدانه لی بله فەراد یەشار پامنێری کورسات نیوز لە ئەستەمبوڵ سوپاس بۆ زانێرەکانت. دەچمە لای بەهای دراوەکان بە خێرایی بەهای دراوەکان و نرخە جیهانیەکانتان پێ دەڵم کە ئەمڕۆ گۆڕانکاری هەبووە سەرەتا باسێکی دۆلارتان بۆ وەکەم ئەمڕۆ 100 دۆلار تاوەکو 142,250 دینار بەرز بووەوە دوێنێش بە هەمان شێوە بەهای دۆلار بەرامبەر بە دینار بەرز بوو هۆکارەکەی دیارترین هۆکاریەوەیە کە خواز لەسەر دۆلار لە بازاڕەکانی عێراق زیادی کردووە یەکێک لە خاڵەکانیش وەکو ڕاوێژکاری سەرۆک وەزیرانی عێراق ئاماژەی پێکردبووەوەیە کە زیارەتکارێکی زۆری ئاینی بەهۆی چلەی ئیمام حسێن سەردانی عێراقیان کردووە خواز لەسەر دۆلار زۆر بووە بەڵام لە کاتی ئامادەکردنیە مەواڵە 100 دۆلار بەرامبەرە بە 141,950 دینار 100 پاوند بەرامبەرە بە 185,000 دیناری عێراقی و 100 یۆرۆش بەرامبەرە بە 161,000 دینار
سەبارەت بە تمەنی ئێرانی گۆڕانکاری گەوری بەسەردا نهاتووە $100 بەرامبەرە بە 9,345,000 تمەنی ئێرانی ئەمە نرخی حواڵەیە نرخی کاش کە نرخە کاشەکەی جیاوازی هەیە واروەها 1 ملیۆن لیرەی سووری بەرامبەرە بە 128,700 دینار و سەبارەت بە لیرەی تورکی بەرامبەر بە دینار 100 لیرەی تورکی بەرامبەرە بە 3,470 دیناری عێراقی دەچمە لای کانزا زەردەکە نرخی زێر ئەمڕۆ نرخی زێر بەراورد بە ئەو نرخەی دوێنێ تۆماری کرد تا ڕادەیەک دابەزیوە هاوشێوەی داخستنی هەفتەی ڕابردووە 1 ئۆنسە زێر لە کاتی ئامادەکردنی ئەم هەواڵە $3,330 بەمەژ 1 کیلۆگرام دابەزیوە بۆ $192. 1 لیرەی زێڕیش $706 و 1 مسقال زێڕی ئایر 21 لە بازارەکانی هەرێمی کوردستان و عێراق بەرامبەرە بە 666,000 دینار سەبارەت بە زیویش تا ڕادەیەک بەراورد بە دوێنێ دابەزیوە 1 ئۆنسێ بەرامبەرە بە $37.88 دەچمە لای نرخی وزە پێشتریش میوانم هەبوو گفتوگۆمان لەسەرەوە کرد کە پێشبینیەکان ئەگەر هیچ ڕووداوێکی ناوچەی نەیەتە پێشبینیەکان بۆ نرخی نەوت تاوکو کۆتایی ساڵ زیاتر دابەزیەوە لە ساڵی 2026دا لە خوار $60 بێ بۆ 1 بەرمیلی نەوتی برنت ئێستا 1 بەرمیل نەوتی برنت بەرامبەر بە $65.83 ئەمڕۆ هێماکەی سوور بوو دابەزی بوو ڕۆژاوی تەکساسیش کە گرێبەستی ئەمریکیە بەرمیلێکی بەرامبەرە بە $61.96 و غازی سروشتیش دۆخی باش نییە 1 ملیۆنەکەی گەرمۆکەی کە 28 مەتری سێجایە $2.77 سەبارەت بە ئەمڕۆ نرخی کریپتۆکەرنسیم بۆ نەخستنە ڕوو لە بەرەوەی گۆڕانکاریەکی گەورە نەبوو بەڵام دوێنێ بەراورد بە ڕۆژی ڕابردووی 5% بەهای کریپتۆکەرنسی دابەزی بوو گرنگترین نەواڵابووریەکانم پێشکەشکردن خواتان لەگەڵ